تایر بەگی جاف دەڵێت دڵ لە هیجرەت وا لە خەمدا ماهی کەنعانم وەرە زەخمە جەرگم بۆ فیراقت زوو بە لوقمانم وەرە سەد تەبیب هات و عیلاجی ئەم برینانەی نەکرد تۆ عیلاجی زەخمەکەم کە سا بە ئامانم وەرە گەردەزانی چەند پەشێوە حاڵەکەم بۆ دیدەنت سەد ئەوەندەی زولفەکانت دڵ پەرێشانم وەرە سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوندە جوانەکەی بەستەستێنین لە دەڤەری پشدەر لەگەڵماندا جاغن وجستنا أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم ذاك يخوم شو ناسي جاغن وجستنا أجرسم بوي هارواكم كاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن كتن بنا بینەرانی بەڕێز خۆشەویست هەر لە ناو بەستەستێنین دیارە لە ناو بەستەستێن بەڕێزەکەیە کاگە ڕەسوول ناسراوە بە مام ڕەسووی بەستەستێنی ئەو سەرقاڵی کاری کوشتتوکاڵیە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵماندا دیارە مامڕەسوو سەرقاڵی توولێکردنەوە و تو خواردنە ئەو کاتت باش مامڕەسوو باشی باش وەرە بابینێرە وەرە بەڕێزی جارە پێم بڵێ خۆ تۆ جەنابەت ئەوەندە پیرنی بۆ پێ دەڵێن مامڕەسوو وەڵا هەر لە ژگماگەوە بۆ ناوە هاتووم نازناوەکەم بەڵێ ئەوەیە دەی زۆر چاکە تەمەندرێژ بی ئینشاڵڵا دروست باش پێم بڵێ لێرە لە کێوە گرنگی بە تو دەدەن وڵی تقریبان 5 بۆ 6 ساڵ دەبێ بۆ توانەمان چاندون توێشی کەنەدین کەنەدینەوە بەڵێ کەنەدین با پێیان دەڵێن کەنەدی بەزەمە لێران ڕاهێناومانن لێوێ ڕاهاتوون بەڵێ بەس زیاتر خەڵکی ئێمە پێیان دەڵێن کەنەدی زۆر چاکە باش ئەوە لە کێوە بەرەکەی چۆن دەڵێ کاتی ئەوەیە کە لێ بکرێتەوە چەندی پێدەچێت تقریبا لە 15 چوار ڕادەست پێ دەکا لە 15 چوار لێکردنەوەی دەگات بەڵێ بەردەوام دەبێت هەتا ئێستا بڵین تقریبا 29 شەشە هەتا 15 ئەوتیش دەڕوا ینی تا 15 حەوت بەڵێ بەربوومەکەی هەیە و هەر هەیە بەڵێ باشە زۆر چاکە جگەلەوەی جگەل لە تو لێرە من بینیم لە دوورەوە هەندێ خانوو پلاستیکی بینی بەڵێ دەڵێن بیتی پلاستیکی بڵێ بیت پلاستیکی وەڵاو خیاریان تێدا زیاتر بڵێ باشە جگەل لەو خەیارانە خەیاری ترتان نییە مەقسەد نەوەڵا من نەماکردەوە بەس نەماکردەوە نەوەڵا بەس ئەگەر هەڵە نەبوو نە بازار جارێ ئێستا ئەوەشیان هەیە وایە بەڵێ ئەوەشیان هەیە بەڵێ ئەو مشتریتانێ دێن دەیبەنیان وەڵا ئێمە بخۆمان دەیت لە بازار ساغی دەکەینەوە ساغی دەکەنەوە بەڵێ بەس وەرزی زستان نیتانەیان لە کام وەرزەیدا پلاستیکەکە بەردەوام خیارتانەیە خۆی لە بەهارێ ڕاتە پایزەکەی دووەج بەدەکرێت وەزبێکی بەهاری وەزبێکی پایزی بەڵام یەک ڕاستی هەیە هەمیشە خیاریە ئەو خیاری کە خۆماڵیە تایبەتمەندنەوە بێگومانە خاری خۆماڵی تایبەتەوە بەڵامەویش ینی زۆر نییە لەبەرەوەیش وەرزیەوە ڕاستەوە ڕاستی خاری خۆماڵی خۆشترە و بەتامترا بەدڵنیایەوە باشە تۆ بەگشتی ماوەی چەند ساڵە سەرقاڵی کاری کوشتتوکاڵی
وەکو بەیتی پلاستیکی لە 2008 بەخەریکی بێتی پلاستیکی بەڵێ لێرە بڵێ لێرە یەکەم کەس بکە بەڵێ لە بەستێن یەکەم کەس ئەم بوو ئێستا شەرم نم یەکەم کەس سەرە تۆ بووی و بەڵێ ئێستاشرانی بەڕێز ئێستا شەر بەڕێز یانە یەکەم کەسم زۆر چاکە کات خۆلێک بێتی دەسما پێکرد و شتەکەمان زیاد کرد و لەخوای بەزیاد ئێستا خی بەزیاد بێت ئینشاءالله هەمیشە بەرهەمدار دەبێت خێردار دەبێت بابینەوە سەر مەسلەی تووەکان بڵێ ئەو تۆ بۆ خۆی گاتووی پێ دەڵێن ئەوە نەگات پێ ناڵێن ئەوە گاتوو پێ ئەوە چی پێ دەڵێن هەر توێشی ئاسایی توی کەنەدی توی کەنەدیەرە بڵێ ڕەش و بداتی سوورە دواتە وردە ڕەش دەبێ بداتیم بزرا مزدە دواتە شیرین دەبێت باش ئەوە بەدەر کە لی دەفرۆشن بۆ مەسلەی شەربەت و دۆشا و ئەوانش لێ شەربەتیش لێ بەرهەم دێنین و دۆشایش لێ بەرهەم دێنین خاتونێکمان لەکنا ئەو زیاتر ئیتیمام بەوەکان دەدا زۆر چاکە وشکیش یەکەنەوە بەڵێ وشکیش دەکرێتەوە زۆر چاکە بۆ مەسلەی تۆکان پێشەوەی باسی دۆشاوەکە بکەین لە نزیکەوە ئەو خاتونە بدوێنین دەیبەنە بازاڕیان مشتری تایبەت بەخۆی دێ بۆێرەوە بۆ خۆی دێ بۆ زۆر چاکە قسە لەگە ئەو خاتونە بەڕێزە دەکەین بازیاتر لە کاتن خۆشحاڵ بووین خێر بێستە چاوان خێر بێن بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بینەرانی بەڕێز خۆشەویست هەروەک مامڕەسوو ئاماژەی پێکرد وتی زاراخان شارەزای هەیە لە ئامادەکردنی شەربەتی تو و هەروە بە تایبەتی دۆشاوی تو لەگەڵماندا بن. سەلام عەلەیکوم و ئەو کاتت باش خواڵت باشی چۆنە زاراخان مەمنونم تەندروستی چۆنە ئێوە چۆنە باشن بەخێرن سەرچاو خۆش بیاخوا بەڕێزی مامڕەسوو ئاماژەی بەوەی کردوتی لێرە خاتونێکمان هەیە شارەزا لە ئامادەکردنی دۆشاوی تو بە تایبەتی و هەروە مڕە باش وەنیا پێم وایە ئەوەشیان شەربەتی تووە وایە ئەوە شەربەتی توە بەڵێ زۆر چاکە جا بە ئەمە سەرەتا پرسیاری دۆشاوەکە لێ بکەم ئەو دۆشاوە تۆ چۆنی ئامادە دەکەی وەڵا جاو دۆشادین توەکان لێ دەکەینەوە دە قاوڵەمان دەکەینەوە سەریان دەنین تا دەکوڵی و ئەگە کوڵی لە سەلان دەکەین و ئاوانی و سەحاتێکی دەوێت جادواگە کوڵی دەبێت لە سەلەی کەیت هەڵی پشێوی وەکو ئاوە تەماتەی نیو سعات نیو کاتژمێری دەوێت سەرەتا جادوا سەری دەنێ و ئاوەکەی سەر دەنێەوە تا خەز دەبێگە خەز بوو دەبە بیبسیانی دەکەی و سەلاجەی دەنێ دەگریەوە دوای ینی دیارە کە خەز بوو ئامادەیە ئەرێ وەڵڵا ئەوەی گراوەیە زۆر ئەوە دۆشاوەکە بەو جۆرەی ئامادەی دەکەی وایە ئەی بۆ ئەوەی ئەو دۆشاوە تێک نەچێ هەندێک جار هەیە دەڵێن دۆشاوەکە هەڵگەڕاوەتەوە هەر بەو ناوە ینی تێک چووە چۆن بپارێز لە بۆەوەی تێک نەچێ زۆر خەستیکەی نوێ ئاوی پێوە نەمێنی بۆ تێک نەچی ئەگای پێ بمێنی تێک دەچی هەر لە ئامادەکردنەکەی لە کوڵانەکەی بەڵێ باشە ئەی شوێنەکەی ساردی گەرمی دەبێ شوێنەکەی ساردبێ دەبێ شوێنەکەی وڵا دەبێ شوێنەکەی ساردبێ باشە زۆر چاکە دۆشاوی توی ئەم ڕەش و سوور و ئەو بابەتانە لەگەڵ تووەکەیکە تامیان جیاوازی هەیە بەڵێ ینی کامیان خۆشترن گاتوو خۆشترە لەو توانە ئەگات و لەو توانە خۆشترە بەڵێ ئەوە شەربەتی گاتوویە ئەوە شەربەتی گاتوویە بەڵێ ئەوە شەرمەر باکەیت ئەوەی پارە ئەوەی پارە زۆر ئەرێوەڵە باشە ڕوخسەت هەیە شتێکی لێ بخۆین تاقیینەوە زۆر تامیکە دە زۆر باشە زۆر چاک دەستەکان خۆش بێ زۆر سپاس بینەرانی بەڕێز بێ ئێوە ناخۆش بێگومان شەربەتەکەی زۆر تایبەتە ئیدی ئێستا هەم دۆشاوەکەش تاقی دەکەینەوە هەم ڕەباکەش تاقی دەکەینەوە هەر زانیم ڕەباکە تامی چیە دەست خۆش بێم زۆر خۆشە زۆر شیرن نییە وابزانام کەم شەکریشی لێ بەکاردێن وانە زۆر چاکە تو بخۆی شیرنە
تو بۆ خۆی شیرنەوە ئەرێ وڵا بۆ ژنانیش استیفادە لێ دەکرێت دکتۆر بۆیان دادنێ دکتۆر مەبەست لە مرباکەی لە دۆشاوەکە بە تایبەتی دۆشاوەکە ئەرێ وڵا دۆشاوی تو دکتۆر پزیشک بۆ نەخۆشانەی دادنەیە کە بە تایبەتی بۆ ئافرەتانە باشە دۆشاوەکەش دەکرێت دۆشاوەکەش تاقیکەوە زۆر چاکە ئەگەر بە ڕوسەر نەبێت دۆشاوەکەش زۆر چاک هەرتۆزێک زۆر چاکە هەر کەمێکی ئەلەوەیە دۆشاوەکە من پێم وایە دۆشاوەکە زۆر تایبەتە زۆر لە مرەباکەی خۆشترە ناڵێم مرەباکە ناخۆشە بەستە من دەڵێم دۆشاوەکە تایبەترە یعنی لە دۆشاوەکەی تا چەند شەکر بەکاردێنن وڵای دۆشاوەکە زار حەزی خۆت پێت خۆشە زۆر ترش بێ پێت خۆشە شیرین بێ پێت خۆشان کاتی گرتنەوەی وا حەزی لێ شیرنیە ئەو کاتی یعنی بەگشتی کەم شەکری بەکاردێنن ئەو کاتی گەدەی کوڵێنی کەمی شەکری دەکەی بەس ئەگەر کاتی گرتنەوەی بە حەز خۆتە تێدەکەیان تیناکەی پێت خۆشەی وا پێ خۆشە ترش بێ وا پێ خۆشە شیرین بێ زۆر چاکە بەسە من پێم وایە تو لە خوێنیش بەیانیان بۆ خوێن زۆر باش بەڵێ ئەرێوەڵا باشە ئەرێوەڵا زۆر چاکە وەڵامەگە چوینە نێو خیارم پێشێتوان دەخۆین جادە دوچینە نێو خیارە ئەرێوەڵا مامڕسو گلەی نەبێ دەڵێشەکەی بە چاک مامڕسو باسی کردوتی گلیم لیان نییە ئیشەکەی زۆر بە باشی دەی باشە تەندروست باش بن ئینشاڵڵا زۆر چاکە بەگشتی ئێوە بۆ خۆتان ئامادەی دەکەنیان لی دەفرۆشن ناوڵای ڕەباو وەڵار بخۆن سازی دەکەی ئەرێوەڵا بەس وابزانتووەکان بەگشتی بڵین مامڕسووان مشتری تایبەتیان ئێوان دەکەن ئەرێوەڵا زۆر چاکە هەمیشە تەندروست باش بن هەمیشە ئینشاڵڵا بە خۆشی بێ و هەمیشە خێردار دەبێت سەلامت بیا خۆش بەخێرن سەرچا دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم بینەرانی بەڕێز خۆشەویست دیارە هەر لێرەین لای مامڕەسووین پیاوێکی بەڕێزەیە ناوی خاڵە حەمەیە سەرقاڵی کاری مێش هەنگ لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵماندا خاڵە حەمە سەلام عەلەیکوم ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە باشی داوای لێبردونمانی لە کاتیش دەگرین بەڵام دەبێت یەک دوو پرسیار لێ بکەم زۆر چاکە لەوەرە ئێرە وەرە خاڵە وەرە ئێرە پێم بڵێ سەرەتا پێشەوەی باسی ئەو مێشانە بکەین گلەی لە مامڕەسووی نییە نەوەڵا هیچ گلەیەکن مامەڕسووی گلەی لە من نیە وەک بران لێرە ئیشەکەم وەک برام تەماشا وەک برای خۆم تەماشا دەکەم هەمیش وەک برای خۆم تەماشاوی دەکەم زۆر چاکە زۆر باشە ینی وەکو ماڵی خۆتان کار و کاسبی خۆتان بەڵێ زۆر چاکە دەمێکە لێرێتۆ بەخوای تقریبان لە بەهارەوەرە لێرم لە بەهارێ ئارەوەڵا باشە لەگەڵ ئەو بابەتە ئیش و کارەوانە تا چەند ئیشەکان بە ئاسانی دەڕۆن ینی ئاسانکاری بە زیاد بێ ئیشەکان هەمووی لە باڵ ملان حسان و خۆشە ئاسان زۆر چاکە ئینشاءڵڵا هەمیشە ئینشاءڵڵا هەمیشە بە تااقت دەبێت ئینشاءڵڵا هەمیشە دوور دەبی لە نەخۆشی زۆر چاکە خاڵە حەمەدجان پێم بڵێ لەکەیەوە سەرقاڵی بە خێوکردنی ئەو هەنگو مێشان تقریبان 3-4 ساڵە 4-5 ساڵە من خەریکێنم 3-4-5 ساڵ دەبێت خێرشانی لێرە یان لێرە و لە شوێنی دیکە و زۆر باشە ئەی خۆگلەی لە مامڕەسووی نییە وڵا هیچ گلێکن لە مامڕەسووی گلەی لە من لە تۆ نییە ناوەڵ زۆر چاکە ئینشاءڵڵا گلیشتەکان نییە گلیشین لێک دی نابن ئینشاءڵڵا بەتەماش نیمە تا 10 ساڵی کە بەجێ بێڵ مامڕەسووی بەتەمانی ناوەڵ زۆر چاکە ئینشاءڵڵا پێم خۆشار لێرە بن باشە تۆ ئەو مێشانە ئەگەر بمانەوێت مێشەکان مێشێکی تەندروست بێ واتە شەکری نەدرێتێ پشت بە چ دەبەستێ ینی بۆ نمونە گوڵە جیایە لەکوێ سوودی لێ دەبێت ئەوە دەڕوات دەگەڕێ بۆ گوڵا و بۆ ڕێحانە و شمەکی لەوان ئیسفادە دەکەن لەوێ ئیسفادە دەکەن بەڵێ زۆر چاکە شەکری بۆ نادەمێت ئێوە مشتری تایبەتی تێیان لە بازاڕی دەیفرۆشن مشتری تایبەتیم دێنە ماڵێ تێنە ماڵ هەرە وەڵا
بۆ خۆیان دێن بۆ خۆیان دێنەوە بۆ خۆیان دێنە باشەوەکی چۆن دەڵی مێشەکەی لە هەڵدەگرنەوە هەنجوینەکە پایزێ پایزێ مانجی چەند تقریبا بە قورحان دەگاتە مانجیدا پێم وایە لەو دەورێ زۆر باشە باشە خاڵە حەما بەدەر لەو مەسەلی هەنجوینەوەوانە لەگەڵ مەڵەغانی چۆنی ئیشی مەڵەغانیت کردووە یەکجار زۆر کردووە مەڵەغان کێت جوانی چاکە بە تااقەتە با لەگەڵم بێتە مەدانی یعنی مەبەست ئەوەیە کام جوانە یعنی مەبەستی کام گەنجولاوەیە با لەگەڵت بێت بۆ مەدانی ئارەوەڵا بۆ مەڵەغان بۆ ماڵەغانی لەگەڵم بێت ماڵەغان لەگەڵ پێشیت هەرز بە زۆرکەم لەگەڵم بەڕێدا بڕا لەگەڵم بێتە شاخی خۆ با بە جوانی دەلحانەکەینێ کەسپیان پێ ناکرێت لە بەرچی لە وڵا لەبەر موبایلی هێنی دەستیان دە موبایلدا بینە بۆ خۆم دوو کوڕ هەنا شێوە سەر تا سەر ڕۆژێ شێوە ئەوە دەستیان دە موبایلدا لەبەر موبایلەکەی بێتاقەت دەبێت ئەرێ بەخوای بینەرانی بەڕێز خاڵە حەمە دەڵێ جوانی ئێستا لای و ئێستا گەنجی ئێستا لەبەر موبایلی دەڵێ هیچیان پێ ناکرێت دەڵێ تا شەوێت تا شەوان درەنگ هەر خەریکی موبایلن یعنی پێت وایەوە هۆکارە وەڵا هیچ نییە ئەم پێم هیچ نییە ناوەڵا پێت وایە زووتر بخەون و زوو شەستن وایە ئەرێ وەڵا ئەمن دەڵێم بۆ خۆیان زوو بنون زووش هەڵستن و بشنە سەرکاری خۆیان سەرکاری خۆ ئەمە سەعات چوار دەڕۆم بۆ سەرکاری زۆر چاکە تەمەەن درێژ و تەدروست باش لە کارەکانت تا چەند خێزانت هاوکارتە والله هەمیشە هاوکارم دەکە هەمیشە ئارە والله هەمیشە هاوکارم دەکە هەمیشە مەمنون سپاس خێزانەکەش خەڵکی کوێیە چەل خەڵکی ئێرانەیە موسالەیە مەبەست خەڵکی ڕۆژەڵاتن بەڵێ خەڵکی ڕۆژ لای نەڵاسێنە بەڵێ زۆر چاک ینی هەرەو خێزانت هاوکارتە بەڵێ والله دەناو تالعان سێمی ناوم بە تەمام بیکەمە بە یەک کێش بێنم بیەکەمە چوار ینی خاڵە حەما سێژ نتێناون بە تەمان بیکێ چوار بەڵێ بیکەمە چوار بینەرانی بەڕێزە من نەمزانی خاڵە حەما سێژنی هێناوە من هەروەم زانیوە ئەو خێزانێکی هەیە و هاوکاری دەکا باشە بەنیازی بیکێ چوار بەنیازم ئەی باش آخر پورم ڕازی دەبێ ڕازیە و ئەوت ڕازی کردووە ڕازم کردووە دڵنیام ڕازم کردووە چم قسێ لەگە بکەم زام ڕازیان والله دەڵێ بێنە ئەرێ وەڵا دەڵێ بێنە دەباشە وەڵا ئیدی ئەوە بۆ خۆت ئازادی دێنی یان نایەنی بەس ئەمن هیوای ئەوەت بۆ دەخوازم هەمیشە تەندروست باش بی جوانی الان دەزانین ناوێت خۆشنی بێنن بەڵێ بۆ خۆ ناشوێرن بەرسی ناوێرن بێنن بەڵا بازێکیان هەر لە ئەنجنیشانە ناو بڵێن ژنێ دێنین دەترسن وەڵا خاڵە حەمە دەڵێ من ناترسێم بەڵام لاوەکان ئێستا گەنجی ئێستا دەترسن باش هۆکارەکە چێ دەترسن وەڵا نازانیشی چییە بێخیرەتن خرێتیان نییە وەڵی خاڵە حەمەجانە تۆ زۆر بەڕێزی وە هیوادارم هەمیشە تەندروست باش بی وە هیوادارم ئەگەر نەچ کەشتێنە ئاگال لە پورێ بێ هاچووکە زۆر هاوکار بۆ لەگەڵ ئەو ئاوکار بووە ئاگاشم لێ هەر دەبێ ئەگەر یەکی بێنم بۆ وانە کێوێ دێنم بۆ چاکەوێ دێنم بۆی هاوکاریش دەبێ یارمەتەوە هێندەماندوو نەبێت پێکەوە تەباش بن تەبای زۆر بۆ خۆت خاڵەژە ئەمە ناڵم بێنە یا مێنە بۆ خۆت ئازادی دێنیان بەڕێزی هەمیشە تەندروست باش بی هەمیشە بەرهەمەکەتان خێردار بین انشاءالله. لە گوندی بەستەستێن زۆر گرنگی بە سەوزایی و مەسلەی کوشت و کاڵ و ئەوانە دراوە یعنی ڕوو لە هەر ماڵێک دەکەی زۆربەی هەرە زۆری ماڵەکان حەوشیان هەیە گرنگیان بە سەوزەوات داوە ئەوە دەبینم بامیە هەیە باینجان هەیە چۆن دەڵی دەلوجە هەیە بیبەرمان هەیە و هەروە لەوێ دەبینم کودوو یان بڵین کولەکە هەیە بەگشتی گرنگیان پێداوە و پێویستیشە و لەو پێشەوەش هەنجیرمان هەیە ئەوە تووە دوور بە دووری دەبینم گەنجێک سەرقاڵی وابزانم لای مێوەکەیە مێوێکی لێیە کەپرێکی مێوی زۆر جوانی لێیە لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ ئەم گەنجە بەڕێزە دەکەین لەگەڵمەدا.
کاکە گیانخوا قەوەتدا سەلام عەلەیکوم زۆر بەخێر بێ لەخوا بەزات باشم سپاس دەکەم مەمنونم کاسمان بەڕێزی کاک مەنگوڕ وایە کاک مەنگوڕ بەڵێ تەواوە بەڕێزی کاک مەنگوڕ عەزیزی منی بەڕێزی دوور بە دووری بینیمی سەرقاڵی چاکردنی ئەو میوەی وابزانم بەڵێ لە دەرەوەش ئاماژەم بەوە کرد وەرئێرە بە ئاماژەم بەوە کرد لە ناو گوندەکە زیاتر خەڵکەکە زۆر گرنگی بە سەوزەوات و مەسەلەی سەوزاییدا وایە ڕاستە وایە ینی هەر ماڵێکە دوور بە دووری بینیومە کەپریان هەبووە مەقصد بە تایبەتی کەپری مێ و بەگشتی لە زۆر بەی شوێنەکانی دەڵێن سابات وایە پێ دەڵێن سابات کەپرەمێ و بەڵە کەپرەمێ و سابات بەڵام زیاتر سابات بۆ ئەوەیە کە بۆ هەموو دارێک دەبێ بەڵام ئەویان کەپرەمێ زۆر چاکە پێم بڵێ ئەو مێوە تەمەنی چەندە 10 ساڵە 10 ساڵ بەڵێ یعنی خانوەکەش تازەیە خانوەکەش تقریبان پێش خانوەکە چاندومە ینی پێش خانوەکەی تۆ بەڵامە دەکارێت کردووە بەڵێ ئەرەوەڵە زۆر چاکە ئەوە دەڵێت چی و باشە دەی دەڵێت چی دەی بزانام دەڵێت چی چ دەوێت وەرە ئاقل چ دەوێت زۆر باشە کەواتە تۆ پێش ئەوەی کە خانوەکە دروست بکەی بەڵێ ئەوەت ئامادەکاردووە کردووە چاندوتە زۆر باش ئەو ترێە کام ترێیە ئەوە ترێ ڕەشە ترێ ڕەشە بەڵێ باشە کاک مەنگوڕ بۆ خۆت حەزت لە کام ترێیە وڵا ترێ ڕەش ترێ ڕەش بەڵێ ترێ ڕەش بەسوودە بەڵێ بەسوودارە وڵات ترێژی خۆشە بەسوودا بۆ خوێن باشە لە خوێنی وەنیە لە خوێنی بیخۆ زۆر باشە بەڵێ زاترێ یەک تایبەتمەندی هەیە بەیانیان لە خوێنی بە تایبەتی ترێ ڕەش بۆ خوێن باشە بەڵێ و ئەوەی کە من بیستومە دەڵێ ترێ ئەگەر شەوانە بیخۆی پێی قەڵەو دەبی ڕاستە ئەوەش هەیە ئەوەشیانەیە بەڵێ زۆر چاک باشە ترێ ئێوە وەکو چۆن دەڵێ هەیە دەیکاتە مێوژ دەیکەنە مێوژ ئێوە بەڵێ بۆ مێوش بەڵێ دەیکەینە مێوەش بۆ خۆمان لێی دەخۆین دەیکەینە شەربەت دەیکەنە شەربەت زۆر چاکە ئەدی دەیکەنە خۆشاوی شوا بزانم خۆشاویش دەخورێ بەڵێش دەخورێ زۆر چاکە ئێوە تا چەند چۆن دەڵێ سوودان لە گەڵاکە بینیوە گەڵامێ بۆ دۆڵمە بۆ دۆڵمە یا باغوانە ئارەوەڵا زۆر بەکار دێنین زۆرش دەیخۆین زۆر خۆشە دۆڵمە بە دڵنیاییەوە بەڵێ ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسایەت یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان لەکەی دڵایە هەواری ژیان کردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکە مایان لەکەی دڵە هەواری ژیان کردنایە هەواری ژیان کردنایە بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ کەسایەتێکی بەڕێز و خۆشەویستی خەڵکی بەستەستێن دانیشتوین لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە ژیانی قەدیمی و لە پێشودا لە بەستەستێن ئایا خەڵک بەچیەوە سەرقاڵ بووە و زیاتر سەرقاڵی کام کارە بوون ئەو کاتت باش مام ڕسوول سەرسا چاوان بەخێر بێ ئەحواڵت چۆنە باش یاخوا خێر و بەرکەت وێ ناو ئینشاڵڵا یاخوا بەخێرن سەر چاوەکانن گەورە و خدین خێر و بەرکەت بەخێر بێ سەر چاوان گیان پێم بڵێ ناوی بەستەستێن لە چێوە هاتووە بەڵا شوێنەکەی بەستەستانە ئاڕەخ و تاقە بڵێن گلی بە ئەوەیە یعنی زیاتر بەست و ئەوانەی بەڵێ زیاتر پشتی بۆ بەستەوە هاتە بوو بەناویەوە بەستەوە هاتووە زۆر چاک ئەم خەڵکە لە ئێستادا زیاتر بەچێوە سەرقاڵە بەڵێ ئێستا کاسبی کەمە لەبەرەوەی کە خەڵک بەژۆری زۆربەی مەعاشی هەیە زۆربەی بڵێن کاسبی نییە تەعەدێکی تو زمانی خۆی کاتی خۆی کەمە لە 64 ڕاهاتین بۆ ئێرە خەڵک هەمووی تایبەت پەیوەند بوو بە توتنکردنیوە توتنکردن لە ڕابردوودا دەمانوێت باسی ئەوەی بکەین کە
لە ڕابردوودا لە پێشووتردا زیاتر مەسلەی کوشتتوکال خەڵک بەتوتنەوە بەتو هەمووی کامل توتن بوو کامل توتن بوو پیشەیەکی هەمیشەیە بوو ئەوەی کە توتنی نەبوو تەعادێکی ژیانیمان دەبا مەڕدار بە یان دەبات توتنەمان بەدنا ژیانی نەبوو عالم حتا ئەو کاتی زۆر فەقیر بوو بەس ئێستا مەناندە بەڵام ئێستا ئەگەر بێت و حکومات پلانی هەبێ پێم بڵێن پلانی هەبێ پلانی کشتتوکال هەبێ یارمەتی خەڵکی بکات گرنگجی بە کەشت و کاڵ بدات خەڵک فەلاعای کیمیایی بداتێ کوڕە ئامێری مەشینەی بداتێ کوڕە گازی هەرزانی بداتێ کوڕە هەلی کاری چا زیاتی بۆ ڕستێنی خەڵکی مشغول کات نەک تایبەتی هەر معاش و نەوت هەر مەحاش بێ و هەر نەوت بێ نابێ ڕۆژێک دادێ ئەو نەوتە کۆتایی دێ ئەی ئەو میلەتە سوب بکات وانە ئەمە لە 6 لێرەین کاکە زۆر چاکە باشە مام ڕسوول لێرە گوندی بەستەستێن زیاتر بڵین چەند ماڵ دەبێت 6 دەبێت 6 بە 5 دەبێت 6 ماڵ ئارەوەڵە بەلانی کە هەتا هەفتە ماڵی چی دەڕوە دەگەن ئەوە خەڵک یارمەتی نادێ بۆ کشتتوکال لێدەنا هەفتا ماڵیش دەبێت زۆرە دیمانزرعی باشی هەیە زیاتر لێرە گرنگی بە کشتتوکالیش زیاتر بەڵە سەڵزایی دەبێت و سەڵزایی ئەمە ئەگەر ئەو پرۆژن خزمەتم بۆ گرێسام و کەم و کۆری زۆرەوەرە تەماشای دەکەین لەگەڵت دێم هەموو بڵێن پارێ بۆ دەرچووە ئەمن ئاگات دێرم 400 ملیۆنی بۆ دەرچووە وەرە لەکە ڕقەیمە پساوە چاک نەکراوەتەوە خزمەتی ناکرێ خەڵک ناوەری کاسی بێکە بۆ ئەون ناگاتێ ئاوەکە ناگاتێ پشت بەکەم ئاوەی دەبەستم بۆ مەسەلەی سەدە ئاویست دۆڵی شەیدان دۆڵی شەیدان ئەوەن نەبێ نیمانە ئەوەن بۆ کشتتوکال بۆ ئەوەن نەبینان ئەی بۆ خواردنەوە یەک بیرمان هەیە بەڵام بیرەکە لەبەر خەڵکە لێک دوورە بەخوا بیرەکە کەمە بەڵام باشە ینی منە تەعادێکی نەوەڵی کەمە ئەرە وەڵا ساما لێرە بیرین ئەومانەیە بیری کوتکن هەیە بۆ خاوێری ڕخوێنەوە بۆن قسەکەی ئەوەتە ئەمە هەمانە ماڵ عەسەنی هەیەە بڵێن هەر لە بیرەکەی ئاوێ خۆینەوە لە بیرەکەی خۆمان دوورین ئاون ناگات بۆ خۆتان بیرتانەوە کرد بەڵێ ئەرەوەڵە زۆر باشە بەگشتی لێرە مەسلەی وتر لە کۆندا لە ڕابردوودا گرنگجی بەتەکیت لە کێوە ئەو توتنە نەما وەڵا تقریبا 15 ساڵ 20 ساڵ دەبێت کەس نایکات حکومەت شەرمەتی بەڵێ دەڵێن حرامە بەڵام ژیانێکی تایبەتی هەبوو ئەگەر توت نەدەکەیت کاکە تەماتە هەبوو شت و کاڵێکی میوەتە میوەی ماڵە خۆتەوە تایبەت ئەوەی مەسەرەکە ئەوەیە مەسەرەکە زۆر تایبەت وتن نەبوو باشە تۆ بۆ خۆت لە ئێستادا بەچێوە سەرقاڵی وەڵڵی هێندێکم فەلاعەتی کردووە والله گەرم و جۆ ئەوش کەمە عەرزەکە کەمە پازە دۆن بەشە چێرەکە وەرە ئێستامە 15 نەفەر زیاترین وەڵا 20 نەفەری زیاترین دەوەرێکی دوورمێکت ناگاتێ ئەوەی ئەو ساڵ گەرمەکە باش حەمدلله باش و بەڵام بێت و حکومەت یارمەتی خەڵکی بدە کاکە گازی هەرزان دێم کاکە چیمیایی بوو بێنە وایە کاکە بزانە وەرە ناو میلەتی بڵێ ئەی میلەت ئەتۆ چەتێ وەت بکەم نەک بەرەڵدایکەی شت ماڵ بە بەرەڵدایی ناوێتەوە ماڵ بە بەرڵای بەڕێوە ناچیت کاکە گوزاری دەوێت خەڵکی خدمەت گوزاری دەوێت خەڵک چاوی لە حکومەتە نەڵێن حکومەتەکان ئیخۆیە نەڵێن بەڵایە نیحمەتی هەبێ دەبێ حکومەت هاوکار بن دەبێ میلەتەکە دەستگەرم بێ و میلەتەکە حکومەتەکەی لە سۆزی میلەتەکەی بێ دەرسۆزی خاکەکەی بێ نەک ئێستا من بابی ئەوان کوڕانم هەر خەمە گیرفانی خۆم هەبێ دەبێ خەمە گیرفانی وانیشم هەبێ دەبێ ئەوانیش مافیان هەیە ئەوانیش داویان لە مەسڵعەتیمەیە چیان بۆ بکەین باشە چیان پێ بڵین دەوەرە کاکە بزانم تو ئەو بەرنامەت هەیە بزانم ئەو ساڵ چ دەکەی زۆر گرنگە حکومەت زۆر باشترین شتا گوێرە خەڵک ڕاگری بستە ناو خەڵکی بڵێ ئەرێ ئەتو ئیش چ دەکەی چت پێ دەبر دەکرێت وەرە ئەوەمان دێ ئەومان دێ وەرە بڵێن پلاسیکن دێ هەتا بەرنامەی دانین کاشی برا دەخوا بەرنامە بۆ پارێ بچی بۆ ئێرانێ یان بۆ تورکیا یان بۆ دەرەوە با ئەمە بۆ خۆن خزمەتی خۆن بکەین باشترە وانێت لێرە کاتی خۆی بەستەستێن شوێنێک بووە کە هەرچی چۆن دەڵێ ئەو کەلوپەلانی لەو دوو دەهاتن ئێرانی هەم لە خواردن هەم لە هەموو بابەتەکان لێرە شتی زۆر تایبەت داهاتە بەستەستێنی تۆ ئەو کاروانت کردووە هەموو شتێکم لێنا چی تۆ بڵێ ئەو فستەق تێناوە بەڵێ
فستە لە ئێرانی ئەوەی کە لە تارانێ نەبوو لەو بەستێنی هەبوو ئەوەی کە لە بەغدا وەرز نەگوت لەو بەستێنی هەبوو شوێنێکی سەرەکی معاملەی بوو بە هەموو کاسبێکی زۆر باشی لێ دەکات کاسبێکی خەڵک زۆر پێ مەشغوڵ بەڕاستی بەڵام بەداخەوە ئێستا هیچ ئەوە نەما سەری خزمەت گوزاری ناوەڵ ئەوش پاژۆخراوە ئەوی پاژۆخراوە بەناو گوندەکەی داهاتم هەمووی بەڵێ هیچی وە خۆڵە کوڕە نەقیلن هەیە زێرابن هەیە بەڕاستی ینی بەعزم باش نییە بۆ شێوەی ئەوە نابێتە خزمەتی ئەوە میلەتێکەکەی دێ بڵێ کاکەوەرە بزانم چ دەوێت چی بەرنامەت هەیە چی ئیسفادە هەیە بۆ میلەتەکەی بۆ حکومەتەکەی ئەرکی سەرشانی حکومەتە بێتە ناو خەڵکی خزمەتی بکات تێرەگەی گوێی لێ ڕاگری دەبێت گوێی لێ ڕاگری گوێی لە ڕانەگری نەمیلەتەکە سەرکەوتو دەبێت نە حکومەتەکە سەرکەوتو دەبێت حکومەتەکە میلەتەکە لە حکومەتەکەی پاشگەز دەبێتەوە تێرەگەی ئێستاما دەڵێن لەخوا چەند ساڵە چەکداری و شۆڕشن ڕجێراوە بۆچی بۆی کە سەربەست بین بۆی کە مافی بۆ خۆش گوزەران بین نەک داخل لە دڵ بین بابزانم لە کاتی خۆیدا مەسلەی خواردن زیاتر چتان دەخوارد خواردنە کوردێک ئەڵڵی خۆشترین جا خەڵک بەڵاو کاتی شتنە و بەڵام خۆشترین بوو وڵات هەموو شتەکان خۆی بەڵام بە تایبەتی ئەگەر کەسێک دەستی هەبایە برنجی هەبایە یان مێشەوانی کرد بە ئەو کاتی مێش و شت بەرهەمی زۆر بوو ئەمە لێرە لەمە برنجی خۆماڵی دەکرا بەڵام ئەگە بکرا بازر بە لە میلەتەکەی دەدرا زەربە لە ئەوەی دەدرا وەکو سوڵتانە دێ و ئەوان زۆر چاکە گەنمەکتاوت بەڵە لە حم خۆش گەنمەکتاو خۆش بوو گەنمەکتاو ئەگەر تۆز دە گۆشتێک شتێدا باشتی بوو ساواری ئەگە بیزیان بزانن لێنین کابانەکە باشتری بەبستم ئێوە لە قەدیمدا ئەم خواردنانە سەرەکی بوون ساوار و ماشێنە و گەن و ماش و نۆک بەڵە ئەدی لەگەڵ دۆینەی چۆنی دۆکەش دەگەر کەسێک بەگەر ئەو هەبێ خۆشتری دۆڕۆنات خۆشترین تەماع دۆڕۆنە کاکە دۆش ئەی چۆن کاردوو کەنگێر ئەوانە لێنە ئەرەوەڵە هەمویان باش ئەوەی جێی بەهارین ئەوە ئێستاش ئێوە گرنگی پێ بەتەکیت دڵنیایی بەتەکیت وڵا گرنگاوە بە دڵنیاییەوە ئەوانەی کە لە بەهاردا چۆن دەڵی پەیدا دەبن و هەیە لە وەرزی باردا هەمووی دەرمانە بەتەکیت هەمووی دەرمانە خۆشە خەڵک ئینتیمام بە بنج خواردنێنەدا هێندە ئینتیمام دوورکەوێتەوە لە برنج لەو شتانە لەو برنج و مەسەڵع مشکە مەسەڵمونی خۆشە وەڵای ڕاستی دەوێت وەڵی بۆ خۆ برنج ساوەرێکی تایبەت لێنەی زۆر لە گۆشە مەسەڵعی خۆشترە بێعیلەتریشە تێرەگەی ئێستا ئەو گۆشە مەسەڵع وەڵای هەم بە زۆری بە قەنەعاتی من هەمووی زۆری ئەوەی تێدایە ئێستاش جوڵەکەمە خەڵک نازۆرێتەوە خەڵک نەخۆشە کاسبی نییە مەشغوڵی سەر خاڵی کاسبینە کاکە حکومەتی شەکی بۆ نابین تۆ سەر خاڵیکە بەرنامەی نیە حکومەتێکی نووسستو نابێ نووسستو دەبێ حکومەت هەمیشە بەخەبەر بێت دەبێ حکومەت بە زیندوو بێ زیندوو نابێ مردوو بێ بەڕاستی دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسێن بۆی هەروەکوم کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز خۆشەویست دەسمەلای ئەو پورە بەڕێزە
سەرقاڵی کارکردنە وابزانم سەرقاڵی ئیشە. سەلام عەلەیکوم پورێ چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ چاوەکەم بەخێر بێ بەڕێزی پورێدا باڕوو لە کامێڕێکە پورێ ببوورە ئەحواڵت چۆنە پورێ؟ وڵا خۆشێکی تۆم دێ زۆر باشی شکر هەمرت دێش بخوا ڕێزتەیە مەمنونم زۆر سوپاس. چاوەکان ئەوە سڵقن وایە؟ بەڵێوە سڵقم دانکەم ئاپراخ بۆ ئێوارێتە؟ بەڵێ یاپراخ دەبێت لێرە بن ئادە باشە بە زیاد بەڵام با پێ بڵم بزانم ئەو یاپراخانە تو چۆنی ئامادە دەکەیت؟ چۆنی ئامادە دەکەم؟ مەبەستم هەیە دا و دەرمانی زۆر تێدەکا هەیە زیاتر گرنگی بە سڵقەکەی دەدا یا سڵق و گەڵامێوە پێکەوە هەیە تەماتە و کوولەکە و باینجان و ئەوانەی تێدەکات تۆ چۆنی ئامادە دەکەیت؟ ئەمن کەرەوزیان تێ دەکەم پێشەچیت سیریان تێ دەکەم گۆشتیان تێ دەکەم تەماتیان تێ دەکەم ینی سیر و کەرەوز و گۆشت و بەڵێ ئەوەی هەموو تێ دەکەم تەماتە و هەمووی تێ دەکەم ئای چی کەش وڵای ماشە سپی و پاقلە و پاقلش بەڵێ پیواز و پیوازیش زۆر چاکە ئەرێ وڵا ئەوانەی هەموو تێ دەکەم ئەتۆ یاپراغی بەو جۆرەی ئامادە دەکەیت بەڵێ ئەرێ وڵا زۆر باش ئەو سڵقانە شیرن یان تاڵن وڵا شیرن شیرن بەڵێ زۆر چاکە پورێ ئەتۆ لێرە جگە لەو بێجگە لەو سڵقانە چیکەت کردووە لێرە چیکە هەیە دەبینمەوە کەرەوزەوایە بەڵێ ئەو کەرەوزە لۆبیایە و ئەو لۆبیا تەماتەن و هێندە تەماتەی تێدا بڕکەوا بزانم ماشە سپی تێدان و خارج تێدان و بەڵێ باشە ئەو شوتی تێدان و ئاشوتی ئەو ماشە سپیە بەڵێ لەگەڵ یاپراغی خۆشن خۆشن وایە بەڵێ ئەرێ وڵا زۆر چاکە کەواتە بۆ ئێوارێ ئامادەی دەکەی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر باشە پێ بڵێ لەو خواردنانەی قەدیم خواردنە کوردەواریەکان کاتی خۆی زیاتر چت ئامادە دەکرد؟ وڵای کەڵەبای خۆڵاتین دەکوشتەوە کەڵەباب دەتەماتان داویت کەڵەبابی قازم دەکوشنەوە کەڵەباب و قازە دەکوشنەوە ئەرێوڵە ئەوانە جیسکن دەکوشتەوە جیسک پەنیرن هەبوو ئەوانە هەموو پێستی ئەرێ وەڵڵا لەخوای بە زیاد هەنجوینن هەبوو هەنجوینیش ئەرێ وەڵڵا ئەدی ئەو شتان هەموو هەبوو ئەدی ئێستا نیە هەموو دەمێسیتر کەسن نەباڕێ بوو لەخوای بە زیاد بێت ئەوانە ئەو خواردنەمە حاتر دەکرد بووان لەخوای بە زیاد بێت دەستەکان خۆش بێ ئەوە بابیش لەمانەمە بوو بابیوە بەڵام نەماوە بەڵێ بابی کاک بەختیاری بەڵێ لێرە بۆ کا حەسەن ئەرێ وەڵڵا هەموو ڕۆژە دەهاتن پێما وەخت خۆی زۆرتانیش پێکەوە کردووە تووتن و ئەو بابەتە هە لە ماڵەمە بوون دا خەزم بوو هەموو دەمێ ئارێ باشە پورێ بابە ئەتونای بەڕێزت پورایش بوو بەڵێ پورایش با منەوە لێپرسم فەرموو ئەوە مازانی لە دۆڵمەکەی مەسە لە یاپراخەکەی پیواز و گۆشت و سیر و تەماتە و باینجان ئەوانێ کەرەوز و شویت و باشە ئەو دۆڵمەیە ئەو یاپراخی ئامادە دەکەی تا چەند چەورە تا چەند چەورە ینی واللهی دوو کەتکی ڕۆی تێ دەکەی زۆر چەور نییە ناوەڵا زۆر چەوری باشە تۆ لەگەڵ ئەو یاپراغەی هەیە دونجی تێدەکا دووگی تێ دەکەی بەڵێ دووگیش تێ دەکەی ئەتۆ دووگی تێ دەکەی بەخوا ئەو کاتی داستان درۆی نەکە ئەو کاتی ئەو کەس دووگی نەدەڕۆی تۆ ئەو کاتەی دەیانگو خراپە بەڵێ ئەرێ وەڵڵا بەڵام ئێستا تێی دەکەین ئێستا تێی دەکەین بەڵێ بەڵێ جا هەیە دەڵێت دووگی خۆشە هەیە دەڵێت دووگ هەیە دەڵێت دووگ ئەمە دەڵێن دووک زۆر چاکە هەر یەکە زۆر باشە ئەدی مەسەلەی ماش و نیسک و دۆڕۆن و دۆکەشک و گەنمەکوتا و ساوەر وانە لەتکەتەماتەوە هەموو لێ دەنان ئەوانە لێ دەنان وەڵڵا هەموو ئێستا لێنانی تەماتان دەکرد لەتکەتەماتان دەکردن ئێستا لێنانی ئێستا بەرێ وەڵا ئێستاش لێ دەنێم ئێستاش گرنگی پێ بەڵێ ئێستاش میسکێنە و ماشێنە و شیوا لێ دەنێم بەس لەتکەتەماتان لێ نانێ لەتکە ئاوە تەماتی لێ دەنێ ئاوە تەماتی لێ دەنێ زۆر چاک ئەدی ئەوە ترخێنە وەڵڵاهی ترخێنە لێ دەنا ساڵان بەڵا ئێستا لێ نانم ئەدی باشە لەگە قوڕاوی چۆن بوون لەگە قوڕاوی ئەو مەنتیقە و گرنجتان بە قوڕاوی دەدا قوڕاوڵین بە کەمی پێن نەدەکرا لێن لەبەر توتن پێوەکنێ ئەری وەڵڵا لەبەر ئیشی توتنێن پێ نەدەکات قوڕاوی لێنێ ئەرکەکە قورستر بۆ کاتی زیاتر ئیش زۆر بوو زیاتر ئەری وەڵڵا بەڵام ئازەکەش زۆر خۆش بوو ئەو کاتی وەزاکە خۆش قەناعەتە بوو ئەری وەڵڵا زۆر خۆش بوو ئاون بە شانی دێنا زۆر خۆش بوو ئاوتان بە شانی ئەوەی کە ئاوەکەتان پێدێنا ناوەچیان پێدەگوت تێڕیان پێدەگو ئەوە هەبوو ئاوتان زیاتر بە چ دێنێ وڵا بەتەنەکەی بەتەنەکەی بەتەنەکەن لە بیری ڕادێنە ئەدی ئەو تێمە زیاتر بۆی بەکاردات وابزانم کوندە بوو تێڕ بوو ها ئاویان تێدەکرد بەڵێ بەڵێ وایە ئەری وەڵڵا بەتێڕیان دێنە بە تێڕە زاوێ ئەدی باشە با من بۆی زۆر لە کاتە نەگرم بەڵێ پێت وایە ژنی ئێستا بەڵێ لەگەی قەدیم تا چەند جیاوازیانەیە لە ڕووی ئیش و کارەوە تاکەنجێ وەڵڵی دارستی دەستا لە ژووری نەفتە دەرێ بەڵام ئەمە و کاتیدا نەدەنیشتی شەوش نەدەنووستی ئەو کاتەی پڕیش بوونێەوە ئاری وەڵڵا شەوش نەدەم تەبانی
هەتا مەلا خەڵکەی بە ڕەحمەت ببانگی دەدا ئەمانە ننووسی هەزار ڕەحمەتی دوا ئەرێ ڕەحمەت لە هەمان بن دوا دەسوین تو لێکردنەوێ ینی زۆڵ دەستان بەکەرێ زوو بەیانی زۆڵ دەستان ئەرێ وەڵام مەلا بانگدانی بە سواری گوێدرێژ کەرێ دەچین بۆ سەر ئەرێ وەڵا توتن لێ دەکرد توتن دەناوە پێنەوە دەکرد ئێوارش داهاتنەوە ئەرێ وەڵا شێوشمەکیشین لێ دەنا هەمووشتی خۆششین لێ دەنا چاکار بە خۆشی بێ هەرو کاتی خۆشتر نەبوو بەرێ وەڵا وەنیە بەرێ وەڵا ئەو کاتی خۆشتر بوو زۆر چاک ئەو کاتی هەڵدە سوڕین دەباشە ئینشاءڵڵا هەمیشە تەندروست باش دەبن ئەگەر چی بەخوای گەورە ئینشاءڵڵا پەنا بەخوای گەورە ئەگەر سڵقیکە لێ دەکەوێت بە من یارمەتی دەم سڵقەکان لێکەمەوە بەڵێ چی شەک تێبا لێرە بۆ بکەم قوربان دەست خۆش بێ سڵقیکەت لێ نەکەمەوە ناناوی بەسم لێ بکردونەوە زۆر کەرەوزی لێ نەکەمەوە کەیفت بێ بەرەوە عەزەکەی لێ وەک هەندێک کەرەوز یارمەتی دەدەم سۆپوری لێوە خۆ ناکرێ یارمەتی نەدرێوەنیە ئەوە ترۆزیشی لێنەوە ئەوە ترۆزیە زیلێن هەمووشتێکی بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسەر کارێزێکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لەناو هەموو یادگاریەکان پێکەنینێکێ کەبیری لێ دەکەینەوە دەمان خاتە گریان ژیان لە ڕابردوودا لەناو ئەم خانوە قوڕانە زۆر تایبەت بووە و چێژی تایبەتیە بووە بەداخەوە ئێستا کە کەم دەبنەوە بە دڵنیایەوە چێژی ژیان کەمترە لە چاو ڕابردوو بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکیکە هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ